ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان دەمەوێت زیاتر سەرنج بخەینە سەر ئەجەندای و دروشمی حیزبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە بانگەشەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڕێز ڕەوف ڕەباتی چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک ڕەوف، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەم دروشمانەی لایەنەکان چۆن دەبینی بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردنە؟ تەندروستن؟ زۆر سپاسانەکەم. بێگومان ئێمە ئەبێت ئەو دروشمانە لەو ڕوانگەیەوە بخوێنینەوە کە ڕنگدانەوەی خطابی سیاسی ئەو لایەنە سیاسیانە بێت، ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە هەندێک دروشمی نامۆیان بەرز کردوتەوە لەم پرۆسی بانگەشەی هەڵبژاردنەدا. بەڕاستی هەم بە کولتوری سیاسی ئێمە غەریبە و هەم بە کولتوری سیاسی گشتی غەریبە. بەڕاستی من تێناگەم زۆرێک لەو هێز و لایەنە سیاسیانە هەر هەمووی ممارەسەی ئەوەیان کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان بەشداری و مشارەکەیان کردووە لە دەسەڵاتی سیاسی و ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان و لەم ئەزمونەدا. ئەگەر ئێمە یەکەیەکە بین لێکدانەوە بکەین بۆ دروشمەکان، بەڕاستی هەستەکەی دروشمەکان جگە لە کۆمەڵە دروشمی پۆپۆلیستی و چاواشەکاری و دیماگۆگی و خۆڵکردنە چاوی خەڵق هیچی کەمیە. بەڕاستی لە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانیەوە سیر بکەین، یعنی پرسیار دروستە بێ لە ناو ئەو دروشمەی کە هەڵیان گرتووە کام دەسەڵات دەڕوخێنی، تۆ خۆت بەشێکی لە دەسەڵات. ئەمە دروشمێکی زۆر چاواشەکارانەیە و خۆڵکردنە چاوی خەڵکەوە بەلا ڕێدابردنی ڕاستیەکانە. دروشمی لایەنە سیاسیەکانی ئیسلامی بەڕاستی کە سەیری دەکەیت هەم لە عەقیدە و بیر و باوەڕیانە دوورە و هەم جۆرێک لەوە ئەخاتە بەرچاوی خەڵق کە ئەمانە ئەیانەوێ سواری شەپۆلی ناڕزایەتی و باشە هۆکاری ئەمە چیانی حیزبە ئیسلامیەکان هەتا ئێستا نەیانتوانی وەتێ پەڕی دە کورسی بکەن بۆ پەرلەمانی کوردستان، یعنی بۆچی دوایەم دروشمە پۆپۆلیسیانەی لایەنەکانی ترکەوتون بۆ خۆیان خیتابێکی ڕوونیان نییە؟ بێگومان من پێم وایە ئەوان لە استراتیژە ئەگەر تەماشایان بکەی لە ڕووی سیاسیەوە من تەسەوڕەکەمەوانە هەموو لە بەرەیەکایەکە یەکەگرنەوە و یەک استراتیژیانەیە و استراتیژەکەشان بەڕاستی دژایەتیکردنی ئەم ئەزمونەیە. ئەوانە هەرگیز لە خەمی مانەوەی دەسەڵاتی سیاسی و ئیداری و دەستوری هەرێمی کوردستانە نەبوون، بەڵکوم هەمیشە وەکو لایەنێکی سیاسی مەبەستیان بووە کە لەم ئەزمونە دەستکەوتیان هەبێت و بەخەمی ئایندە و بەخەمی ئازارەکانیانەوە نەبوون. بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە زۆرترین درۆەکە لەگەڵ ستراتیژ و دروشمەکانی خۆیان لایەنە سیاسیەکانن بە پێچەوانەوە کە وەکوتم ئەگەر لەبەر بیر و باوەڕ و عەقیدە و بیرۆڕای سیاسی خۆشیان ئەبوایە ڕازگۆتر بوونەیە، بەڵام بە پێچەوانەوە ئەوانیش کەوتونەتە ناو ئەو شەپۆلەوە و ئەیانەیە بەرهەمێک بدورنەوە. لە ڕاستیدا ئەگەر ئەمانە بی پێوەر و پێوانەیەکی زانستیانە واقعیانە و ویژدانیانە بکەیت لەگەڵ دروشمی پارتی دیموکراتی کوردستانە وەکو ئەڵێ ئاسمان و ڕێسمان باسی ئەوەت لەگەڵەکەم کاکڕەوف، بەڵام ئەمەوێت جارێ ئەوە بپرسم کە وەک کوردەواری ئەڵێ کە ماڵی خۆت لە شوشەیە بەردمەگرە پەنجەرەی کەس، یعنی ئەوان کەسانێکن کە خۆیان دەستیان بەسەر حیزبە ئیسلامیەکان ئاگرتووە لە سەرەتای دروست بوونیانەوە، بەڵام ئێستا دەڵێن ڕای دەگرین ئیتر بەسە، یعنی ئەوان بۆ لەناو حیزبەکانی خۆیانەوە دەستیان پێ نەکردو و ڕاستە و خۆ دەیانەوێت لە کوردستانێکی گەورەوە دەست پێ بکەن. بەتاکید وایە من تەیدیە و بۆچوونەی جەنابەت دەکەم. فعلەن ئەوانە ماڵیان لە شوشەیە و پێویست ناکا بەرد بگرنە ماڵی خەڵک. ئەوان نەیانتوانیوە لە ناو حیزبەکانی خۆیانە دیموکراسیەت پیادە بکەن، نەیانتوانیوە ئازادانە و ڕازگۆیانە لەگەڵ دروشم و سیاست و استراتیژی خۆیانە مامەڵە بکەن. ئێستا دێن یەخەی پارتی دیموکراتی کوردستان ئەگرن. من پێم وایەوە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە دروست و نیشتیمانی و نەتەوەیی و ئەو ڕازگۆیی کەوا پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ خطابی سیاسی خۆیان هەیەی و لە بەرامبەر قەوارەکەدا و لە خەمی قەوارە سیاسیەکەی هەرێمی کوردستاندا و لە خەمی ئەو حکوومەتەی کە خزمەتێکی زۆر و زەوەندەی کردووە ئەگەر ئەوان نەیانەوێت بەو خطابە چاواشەکاریانە خۆڵ بکەنە چاوی خەڵق و ڕاستیەکانیان لێون بکەن. من پێم وایە ئەمانە بەڕاستی پێش ئەوەی کەوا بانگەشەی ئەوە بکەن کە بیانوێ بەم دروشمانە
عاتیفە و سۆزی خەڵق ڕابکێشن من دڵنیام ئەمانە خەمی کێکی دەسەڵاتیانە باشە سۆز و عاتیفەی خەڵک بە دژایەتی کردنی پارتی ڕادەکێشرەیە خود بەوەی بڵێ خزمەتگوزاریت بۆ زیاد دەکەم کەشوهەوا پاک دەکەینەوە ژینگە چاک دەکەین ئاسایش و ئارامی زیاد دەکەین بەس ئەم دروشمانە لە نێو گوتارەکانیان ناونن بەتەکی دوایە سنوورخان ئەو دروشمانەی ئەوان وەکوتم دروشمێکی پۆپۆلیستانەیە دروشمێکی چاواشەکارانەیە و دروش جۆرەکە لە دروشمی درۆزنانە و خۆڵکردنە چاوی خەڵق و بەلا ڕێدابردننی خەڵق و سواربوونی عاتیفەی خەڵقی ناڕازی و قۆڵکردنەوەی ڕوک و کینا بەرامبەر بەم دەسەڵاتە بەڵام بەڕاستی ئەوانە دوجار وەکوڵێ ئەوەی کە لە کۆتاییدا پێەکەنێ زۆر پێەکەنێ و باش پێەکەنێ من پێم وایە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە و ئەشی سەلمێنێ و لە دوای پرۆسی هەڵبژاردن ڕاستەکان زیاتر ڕوو نەبێتەوە وەکو جەنابی سەرۆکی حکوومەتیش فەرمووی لانی کەمبایی ئەوەی تیابیڵنەوە کە ئەگەر هاتوو کەوتنە وێزگەیەکەوە لە ستێشنی ئایندەدا ئەگەر داوای لێبوردنیان کرد بە لیان قبول کرێ بەڕاستی پێم وایە ئەو چاواشەکاری پێویستە کۆتایی پێبێنرێ و بەو دروشمانە ناتوانن هیچ ئامانجێکی سیاسی و زیاتری دەنجی خەڵق بەدەست بهێنن. بەڕێز ڕەوف ڕەباتی چاودێری سیاسی لە سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.